دیارە ئەمە لەبەر بەرژەوەندی گشتی ئێمە ئاگاداریان کردوینێتەوە کە ئەمساڵ بتوانین لە بەرەوەی ماسی لە مانگی سێە واتە لە پێنجی سێەوە ماسی گەرادائنا واتە گەرادائنا بۆ ئەوەی کە ئێمە ماسی بەرەو لە ناوچوو نەڕوا ئەمساڵ ئێمە ڕاگەاندنی قەدەغەکردنی ڕاوی ماسیمان لە پێنجی سێەوە قەدەغە کردووە بە هەموو شێوەیە لە پێنجی سێەوە ڕاوکردنی ماسی قەدەغەیە دیارە بەپێی بەڕێوەبەراتی گشتی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری بە نووسراویان ژمارە 1950 لە یەکی سێەوە ئاگاداریان کردوینێتەوە کە لە بەرواری پێنجی سێەوە پێنج سێی 2022 تاوەکو 15ی ششی 2022 قەدەغەکردنی ڕاوی ماسی ڕابگەێنین دیارە لەم کاتەیە واتە لە ماوە دیاریکراوەی کە ئێستا ئێمە ئاماژەمان پێدا ڕاوکردنی ماسی بە هەموو شێوەیە قەدەغەیە دیارە هەر لەسەر سزای بەڕێز ئاماژت پێدا مەگەر باسێکی پارساڵ بکەین ئێمە تەنیا لە پارساڵە هەر وەکو ئێستا کە ئەیبینی ئێمە ئاگاداری سەرجەم ماڵاتیانی خۆشەویستمان کردووە کە ڕاوکردن بە هەموو شێوەیە قەدەغەیە بەڵام دیار بوو پارساڵ لە 15 بوو ئەمساڵ لە پێنجی سێەوە ڕاوکردن بە هەموو شێوەیە قەدەغەیە مەفرزەکانمان چڕ کردوتەوە لەسەر دەریا و دەریاچەکان لە پارساڵە 110 هاوڵاتی دەستگیر کراوە لەسەرەوەی پابەندی ڕێنماییەکان نەبوون و ڕوبڕووی یاسایانمان کردوتەوە